نحن لا نتحدث عن تسريبات، نحن هنا في مجلس وزراء. أعتقد ما أشرت إليه ئێمە باسی دزەکردنی زانیاری ناکەین و ئێمە لە ئەنجومەنی وەزیرانی عێراق هەموو شتێکمان خستۆتە ناو پرۆژە یاسای بودجێ گشتی و ئەو پرۆژە یاسایی سەرجەم وردەکاریەکان ئاشکرا دەکات. ئەوەی پەیوەندیدارە بە هەرێمی کوردستان لەگەڵ پشکەکەی بەپی ئەو یاسایە. ئێمە پێویستمان بە کەمێک چاوەڕوانیکردنە پێش بڕواکردن بەو زانیاریە دزەکراوانە تا ئەو کاتەی یاساکە دەردەکەوێت و گفتوگۆی لەبارەوە دەکرێت. هەروەک پێشتر وتم حکوومەت ڕایگەیاندووە کە پابەندبوون هەیە لەلایەن حکوومەتی هەرێم بە یاسای قەرزکردن و پڕکردنەوەی کوردێنانی دارایی و ئەو یاسایە وەک چەترێکە کە تەواوی ڕێکەوتنەکان لەخۆ دەگرێت. ئەوەی پەیوەندیدارە بە پشکەکان و پابەندبوونەکان لە نێوان هەردوولا لە حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە نامانەوێت باسی خەیاڵ و لێکدانەوەکان بکەین و دەمانەوێت بڕیار بدەین لە سەر ڕێکەوتنی نووسراو لەژێر ڕۆشنایی یاسای قەرزکردن و پابەندبوونی هەرێم. خيالات بقدر ما نريد أن نقر الاتفاقات المكتوبة في ضوء قانون الاقتراض وفي ضوء التزام الإقليم. أن قواتنا تقوم بواجبها على أكمل وجه. ثم انطلق المجلس في أعماله الاعتيادية التي تبدأ عادة بتقديم تقرير عن الوضع الصحي وقضية كورونا. قدم وزير الصحة ملخصاً عن المستجدات التي تتعلق بهذا المرض والفيروس، وأشار إلى انخفاض نسبة الوفيات